Ez Viyan Abbas endama xulaçeriya Parlemanê Kurdistanê û sekretera Liqedîyek ya Sendîka Rojnamenivîsên Kurdistanê. Plan û pêngavên Hikûmeta Herêma Kurdistanê derbareyê berhingarbûna vayrosê korona cihê rêzgirtin û destxoşiyê ne. Ev cih hewlatiyên berêz hemî xelkê Kurdistanê da ku em jî pişikdar bîn serkeftina vê planê da hêviye em hemî li malê xwe bimînin û dîsan hander bîn bo kes û kar û xweştevî û hevalên xwe ku ew jî li mal bimînin da ku kêmtirîn ziyan ji vê qeyanê derbas bibîn. Xweparastin baştir e ji çareseriyê. بۆ ئەوەی ئێمە خۆمان پارێزین ماڵناڵمان پارێزین بە هەمومان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین کە حکوومەتی هەرێم بڵاوێتاتەوە لە ڕێی کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە بۆ ئەوەی کەوە بپارێزین لەم پەتایە بە دوور بین لە مردن. ئەزیزان ماوەی 14 ڕۆژ بە خۆمان ڕابنین لە ماڵەوە خۆمان بە شتێکی بە سوودەوە خەریکین خۆمان بە خوێندنەوە بە سەیری تەلەڤیزیۆنەوە ڕەنگە زۆر کار هەبێت دامان ناوێت بۆ کاتێکی کەوە ئیشمان نەبێت لەم کاتەیە فرسەتە ئەو ئیشانە تەواوەکەیت. هەروەها ئەو ئەزیزانی کە لە سەفەر گەڕاونەتەوە قچێکە باشە خۆیان ڕادەستی سەر تەلەڤیزیۆنەکان بکەن بەڕاستی ئەگەر نەچن تاوانبارە بن لەبەرەوەی خەڵکی بێتاوان تووشەکەن ئەمەش دژی هەموو بە هامرۆیەکانە. ئەزیزانم هەر لە پێناوی بانەوەی کەسوکارتان بۆ خۆشەویستی بۆ مرۆڤایەتی بۆ خۆشەویستی بۆ گەلەکەمان با خۆمان بپارێزین بۆ ئەو ئەزیزانی کەەوە هاتوونەتەوە با خۆیان ڕادەستکەن قچەکە. ئەزیزانم خۆپاراستن بەهۆی پاکشکردنەوەی دەست و قاشمان هەموو جارێکە چێن دەرەوەیە تێکەڵ نەبین لەگەڵ خەڵکە لە پێناوی مانەوەمانە. ئەم ماوەیە زۆر کورتە تەنگانە بەری کورتە. هیوادارم هەمومان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بین خۆی گەورە شەموو لایەکمان پارێزێ. چاوتان ماجەکەم قادر جەلال. من داوەشەکان خۆتانە نەخۆش بپارێزن ئیمساڵ نەخۆشی کۆڕۆنا خۆتان بپارێز لە ماڵەکەی خۆتان بمێنەوە دەستان بە جوانی بشۆن و خۆتان بە ئایپات و یاریکردن مەژوق بکەن. ئەس هەڤاڵ عەبدەڵامە ڕاگەهاندکارم جێ خەڵکی شنگالیمە. پەیامە ئەواژی بۆ خەڵکی مای شنگالیا بێت بجینە نێف کەمپادە و هەر جێگی کوردستانیە. بریارێت حکوومەتە هەرێما کوردستانی جێبەجێ بکەن داخ و دوور بێخن ڤایرۆسی کۆرۆنا.